بینەرانی ئازیز لە هەرکوێکن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم کە ئەمڕۆ بە ئێوەی ئازیز شادەبمەوە بۆ پێشکەشکردنی ئێوارەی سلێمانی. ئێوارەی سلێمانی ئەمڕۆ زۆر جیاوازە لەبەر ئەوەی ئەمڕۆ 1/8 ساڵیادی دامەزراندنی کەناڵی سلێمانیە. یادی 14 ساڵەی ئەو کەناڵە پیرۆزە لە هەموو کارمەندان پیرۆز ئەەکەم بە هیوای ئەوەین کە توانی بێتمان کاری باشتر پێشکەشی ئێوەی بینەری ئازیز بکەین. میوانی ئەمڕۆشمان لەگەڵ تەوەری و بابەتی پرۆگرامەکە یەک ئەگرێتەوە کە ئەویش مامۆستایەکی زۆر ئازیز ڕاگەیاندن کارێکی زۆر بەڕێز کە ئەویش مامۆستا سەباح محەممەدە. مامۆستا بەخێر بیت. زۆر سپاس. سپاس بۆ تۆش. سپاسی ئەم کەناڵە پیرۆزبایی دامەزراندنی 14 ساڵی ئەم کەناڵەتان یەکەم. زۆر سپاس. وەروەها ئەم بەرنامەیە بەڕێزێک کە بۆ 3 مانگە دامەزراوە ئەمە شتێکی زۆر چاکە بۆ وشارکردنەوەی ئەو خەڵکە و وریاکردنەوەی خەڵکە لە هەر بابەتێک لە بابەتەکان بێ. من جارێکە پیرۆزباییتان یەکەم و سوپاستانەکەم کە ئەمڕۆ میوانداری من ئەکەن و من بەسەر دەکەنەوە. ئەمە سەرمایەکی گەورەیە بۆ من. سپاس دەکەین. پێم خۆشە پێش دەستپێکی بەرنامە باسێکەوە بکەم کە لە ساڵی 1992 کەناڵی KTV دامەزراوە. مامۆستا سەباح پرۆگرامێکی هەبووە لەوێ ئەو کاتە پێشکەشکارێکی زۆر بەتوانە و سەرکەوتوو بووە. ئێستا لەوانەیە ئەوانەی کە ئێستا ئەدبینن بیریان ئەکەوێتەوە کە لەوانەیە زۆرێک لە خەڵک لە پرۆگرامەکەتا بەشدار بووبن. پرۆگرامەکەت بە ناوی نەوەی ڕاپەڕین بووە. پێمان خۆشە بزانم مامۆستا چۆن بوو بیرۆکەی ئەو پرۆگرامە لەگەڵ ئەوەشا کە خۆت مامۆستای وانەی جوگرافیە بوویت، چۆن بوو بیرۆکەی ئەم پرۆگرامە لەکوێوە هات، ڕاگەیاندن تۆی لەکوێ بەستەوە بخۆیەوە، باسێکی ئەوم بۆ بکەیت. دەستە خۆش بێ، پرسیارێکی جوانە. بەڕاستی ئێمە وەکو مامۆستا لە ناوەندی کۆمەڵگا دایمەن ئەو ئامانجەی کە ئێمە هەمانە ئامانجێکی پەروەردەیی و فێرکردنە. بۆی ئامرازێک بدۆزیتەوە زیاتر ئەو بیرۆکەیە پێشکەش بۆ خەڵکە بکەی بە تاکە کەسەکانی کۆمەڵگەی بکەی بەرنامەی تەلەڤیزیۆنی بوو. منیش ئەمە ئاواتم بوو، ئارەزوم بوو، خەیاڵم بوو دایمەن مەوێ ئەو شتانەی کە لە ژیانە ونە چۆن بیخەمە سەر شاشەی تەلەڤیزیۆن. ئێمە وەکو مامۆستا چۆن ئەو قوتابیانە ئەو خوێندکارانە پێ بگەین، چۆن پەروەردەیان بکەین، چۆن ئامادەیان بکەین بۆ ناوەندەکانی ژیان. بەڵام بۆ ناوەندەکانی ژیان بۆ هەموو بارەکانی ژیان ئەو قوتابیانە ئەو خوێندکارانە بەهرەیان نەبوو، توانایان نەبوو، بلیمەت بوون، زیرەک بوون. پێویستیان بۆ بووکەوە ئێمە وەکو مامۆستا ئەم بەهرە و توانای ئەوانە بخەینە ڕوو. کەواتە من پێش ئەوەی تەلەڤیزیۆن بێت ئەمە لە مێشکما بوو، خولیان بوو، ئارەزوم بوو. کە تەلەڤیزیۆن دانرا من بیرم کردەوە کە چۆن پلانێک دانێ بوو ئەمە. بۆ پلاندانانی ئەمە پێشکەشکردنی ئەو بەرنامەیە بوو کە چۆن توانم ڕۆڵەکانم ئەو قوتابیانەی کە لە بەردەستمان هەیە چۆن ئامادەیان کەین و چۆن ینی وایان لێ بکەین کە وشیار بن بۆ ناوەندەکانی ژیان لە دەگەی ئەم بەرنامەکەی منیش کە بیرم لێ کردوون کە ناومنەوەی ڕاپەڕین، چونکە لەو کاتەیە ئەو ڕاپەڕینە پیرۆزە ڕوویە کە ڕژێمی دیکتاتۆری فاشیستیان گۆڕ بەگۆڕ کرد. ئەم بەرنامەیە پێویستی بە شێوازێکی کەی تازە هەبوو کە ئەو نەوەی کەیتە مەیدانەوانەیە هەم مێژووی خۆمان پێشەچی بزانن و هەروەها بەستیشمەوە بە بابەتی پەروەردەیی ژیانی قوتابیان و خوێندکاران. واتە پەیامی تۆ زیاتر هۆشیارکردنەوە و پەروەردەوی بوو. زۆر باشە. بزانم ئیشی میدیا پێویستی بە ئەزمونە یاخود بە بڕوانامە بە حکومی تۆ خۆت بڕوانامەیەکە هەیە وەکو مامۆستا، بەڵام وەکو ئەوەی بەکو ڕاگەیاندن کارێ بڕوانامەیەکی ئەو تۆ نییە. بزانم ئیشی میدیای پێویستی بە ئەزمون هەیە، تۆ لە ئەزمونی خۆتەوە چۆن ئەیبینیت؟ خۆی بەڕاستی ئەزمون بریتێ لە واقعی ئەو کۆمەڵگایەوە، بریتێ لە بیرکردنەوەی ئەو کەسە، لە توانای ئەو کەسە بیر بکاتەوە لەو کۆمەڵگایە لە چ بارێکە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی ڕۆشنبیرەوە لە چ واقعەکە ئاژین. ئەو واقعی ئەو کاتەی ئێمە پێویستی بۆ بووکەوە ینی بە هەموو شێوەیەک لە ڕاگەاندنە بتوانین خزمەتێکی ئەو خەڵکە بکەین، توان وریان بکەینەوە چۆن خۆیان ئامادەکەن بۆ ژیان. لەبەر ئەوە ئەو خولیایە من زیاتر پاڵی پێوەنام
کە یارمەتی ئەو قوتابیان و ئەو خوێندکارانە بەم کە بەرنامەیە وەرگرم هەم پەیوەست بێ باوانەکانیانەوە ئەو وانانی کە پیانەڵین هەم فێرکردن بێ هەم پەروەردەیی بێ جا ئەو بەرنمەیە کە من دامەڕشت زیاتر پەیوەست بوو باوانەکانەوە و زیاتر مەسایلی نیشتیمانیش و نەتەوایەتی و سیاسیشی تیا بوو بۆ وشارکردنەوەی قوتابیەکان و خوێندکاران و بەڕاستی ڕاگەیاندن ینی خۆی لە خەیاڵتا پێویستی بەوەیەکەوە ئەو خەڵکە چۆن ئەو قوتابیانە ئەو ڕۆڵانەی خۆت و فێر بکەیت کە زیینوە بن لە چواردەوری خۆتە ئەو کۆمەلگایە ئیقلیمیە نێودەوڵەتیە چۆن ئێمە بتوانین مناڵەکانی خۆمان ڕۆڵەکانی خۆمان بیرتیش بکەین بیرفراوان بکەین وایان لێ بکەین کەوا دائیمەن وریابن بۆ هەموو شتێک وشار بن بە تایبەتی لە مەسایلی نەتەوایەتی و نیشتیمانیە بۆیە زیاتر ئەو بەرنامەی هەڵبژات و ئەو بەرنامەیەش زیاتر پەیوەست بوو بە ژیانی واقعی ئەو کاتەی ڕۆڵەکانەوانەیە باش چونکە ئەو کاتە کاتێکی هەستیار بووە لە ڕووی نەتەوایەتی زیاتر بۆیە جەختت لەسەر ئەو بابەتانە زیاتر بۆیە چونچە خۆ دەزانی بنسبەت کوردستانەوە شتێکی تازە بوو کۆ تەلەڤیزیۆن بێتە مەیدانەوانێ و تەلەڤیزیۆنی خۆ بێ و خۆماڵی بێ و بەرهەمی خۆتە بێ و توانای خۆتە هەبێ حەیف و کە ئێمە بیر لەوە نەکەینەوە لەبەرەوە هەر یەک لە ئێمە وەکو مامۆستا من خۆم شخصی خۆم بیرم لەوە کردەوە کە چۆن بتوانم ئەو توانایی خۆم پێشکەشکەم بۆ ئەوی کە بتوانم ڕۆڵەکانم لە ڕووی پەروەردەی و چۆنێکو ئەڵێن پەروەردەکار بڕوێنە پەروەردەکار دەریوێنە بکە چۆن ئەو مناڵانی خۆمان ئامادەکەین بۆ چێڵگەیەکی بەپیت بۆ ئەوی بتوانن لە داهاتووە هەم لە ڕووی پەروەردەیەوە هەم لە ڕووی ئامانجەکانی خۆیانەوە بەدەستی بێنن مامۆستا سەباح کاردانەوەی خێزانەکەت خزم و کەس دراوسێ چۆن بوو لەو سەردەما بە حکمی ئەوەی بڵێن ئەو کاتە یەک کەناڵەکان بە پەنجەی دەست ئەژمێران ئەو کەسانی کە پێشکەشکار بوون ئەستێرە بوون وەکو تۆ لەو سەردەمەیە دەموچاوێکی تازە بوون و خەڵک زیاتر بە حکمیەوەی شار بچووکتر بووە هەمووتان یەکتریتان ناسیوە هاوڕێکانت خزم و کەسوکار چۆن بڕاو بۆ چوونیان لەسەر تۆ لەسەر بەرنامەکە چی بوو پیان ئەوتیتەوە بۆ نمونەکە ئەچویتە بازار بەڕاستی جەماوەر زۆر مهمە و خێزان زۆر مهمە کە دەوریشی سەرەکی بینێ من ماڵەوەمان خێزانەکەمان زۆر پاڵپشتی تەواوی کردم هاوسەرگیریت کردی بوو ئەو کاتە هاوسەرگیریم کردبوو زۆری پێخۆش بوو و بەرنامەکە کە تەبیعەتی بەرنامەکە و واقعی بەرنامەکەی بینی کە زیاتر ڕۆشنبیریە و تەرفیهیە و ئامانجیشی بۆ وریاکردنەوەی ئەو خەڵکە زۆر پێخۆش بوو هاریکارم بوو ڕەفیقەکانم و بەڕاستیش ئەو کاتە ئەو کەناڵی تەلەڤیزیۆنی KTV سلێمانی یعنی زۆر هاوکارم بوون زۆریان بەتیانم لە ڕووی کامێرەوە لە ڕووی کادێرەوە لە ڕووی کارمەندەوە هەتا ئەو بەرنامانەی کە من پێشکەشمە کرد ئەو کەسانی کامهێنان بوو ئەوەیە پێویستیان بە هەدایە بوو پێویستیان بە دیاری بوو پێویستیان بە پاڵپشت بوو پێویستیان بە هاندان بوو لەلایەن ئەو تەلەڤیزیۆنەوەنێ ئەو هاندان و پژگیریە هەبوو ئەویش هاندانێک بوو بۆ شخصی خۆم کە بتوان بنمە مەیدانەوەنێ وەکو تەرجیعێک هەرچەنە ماندووە بووم هەرچەنە هیلاگە بوو هەرچەنە بەڵێ زروفەکەش سەخت بوو ململانیە بوو سیراع بوو لەو کاتانەیە بەڵام من ینی گوێم لەو شتانە نەگەن ئەو هەدەفەی کە خۆم هەڵەمژارد بوو بە پیرۆز مەزانی کە چۆن ئەو ڕۆڵەکانی خۆمان ئەو قوتابیانە ئەو قوتابخانە ئەو خێزانە لە ناو هەم ئەو خێزانانە کە ئەو تەلەڤیزیۆن هەیە وشارکردنەوەیەک بێت تێبگەین لە دەوروشمان چی ڕوئیات لە دنیا چی ڕوئیات لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی لە ڕووی سیاسی و ئابوووریەوە دایمەن من پەیوەست بووم بە بڕنکردنەوەی ئەو شتانە و ئەمە بەڕاستی هەندێکی سەریشی بوو هەم بۆ خۆم هەم بۆ تەلەڤیزیۆنەکە هەم بۆ جەماوەر و بۆ تاکە کەسی کۆمەگای یارمەتی دەرمون بوون هیچ یادگارێکی خۆشە بۆ مامۆستا لە کاتی تۆمارکردنی پرۆگرامە پێش بەرنامە باسی ئەوەت کرد کەوتە بە خێزانەکەمە وتووە من ها ماشەڵڵا چۆن جوان وانە شتێکی ئەوە مامە باسکە وەڵا خۆی ئەو کاتە کە ینی ئێمە تەلەڤیزیۆنەکەمان دامەزراند کە نادیان بە شوێن ما لیژنەیەکیان دامەزراند کە لیژنەکەیان دامەزران کە چووم سێرم کرد مامۆستا ئەحمەد سالار لێوێ بوو مامۆستا وشار لێوێ بوو کاک دکتۆر ڕۆژ خوا لێ خۆش بوو ئەویش لێوێ بوو وتیان ئێمە کۆمەڵێک کەسمانەوێت پێشکەشکار کە بتوانێت بەرنامەیەکی ڕۆشنبیری تەرفیهی پێشکەش بکە کۆمەڵێک کەس بووین کاتین لەو کاتانەیە مامۆستا ئەحمەد سالار نوختی خۆی لە زانکۆ هەر تەمسیلیشمە کرد نواندنمە کرد ئەنی ئەی ناسیم بەڵام وتی پێشکەشکار ینی پێویستی بەوەیە تێستی چێر بکەین لەو تێستانەیە وتی تۆ سەباح تۆ چی پێەیە
چون ینی وەکو پێشکار سڵاو چۆنەڵی سڵاو لە بینێران سڵاو لە کارمەندان سڵاو لە ئامادەبووان ینی پێشکەشیکەیت کە قسەم کردوتی مامەساتوانی شعرێکمان بۆ بڵیت میش ئەو کاتە شعرێکم لەبەر بووە چەند هێناوم بیردم ئەم شعرە بڵێم خۆزگەم بە جاران نان ساجی بوو لە هەزار نانا یەکێ ساجی بوو لە هەزار پیاوە یەکێ حاجی بوو ئەی سوتاو بوو ناعیلاجی بوو ناو حاجی بوو نەو ساجی بوو کە ئەمە وتی کاکە بەخاتی خۆڵانە زۆر چاکە ئەوە وتی کاتە تۆ بۆ پێشکەشکردنی بەرنامە زۆر باشە وتی وەڵام حەزەکەم شعریش کەشم پێ بڵێ خوایە نامۆ برد شعریکە وتم پەندی پێچینان نابێت نەوەڵا حەزەکەم شوچە تۆ مقابلەی خەڵکەکەیت و لەوانەیە شعر بڵێنەوەمانە وتم باشە شعریش کەشەڵێم ئەو شعرەکە خۆش بوو لە بیرم بێت لە ئاستی حاڵی بێحاڵی من حاڵی ئەو چاوی نەبوو حاڵی من ئەو حاڵە بوو لە بێحاڵیە حاڵی نەبوو وتی وەڵا ئەمە زۆر جوانە وتم مامۆستا چەند حاڵی تیا بوو وتی وەڵا هەڵوەخۆم جۆم لەوە نەگرتووە یعنی ئەم شتانە خۆش بوو لە کاتی بەرنامەکانیشە یعنی هەلە بوو کە پرسیارمان لێ کرد پرسیارەکە یعنی وەڵامێکی سەیری یامەوە ئیتر تیا بوو مەسەڵ شاخی گۆژە لە کوایە شاخی گۆیژە وەڵا شاخی گۆژە وەڵا لە مووسڵە باب شاخی گۆژە لە شوێ بیکەرەوە دەشتای سلێمانی ئابازە شاخی گۆژە لە سلێمانیە یعنی ئەمانە هەستم کرد خەڵکی ئێمە پێویستی بە ڕۆشنبیریە پێویستی بە هەندانە پێویستی بەم پرسیارانەیە چونکە تازە بوو هاتبوو سەر شاشە ینی پەیامی میدیاش هەمیشە ڕۆشنبیرکردنی خەڵکە پەیامی تۆ چیە لەوە کە زیاتر من ئەمیست ینی قوتابیەکان خوێندکاران لە تاریخی ئێمە لە مێژوو میلەتی کورد بە تەواتی تێبگەن ئەو شۆڕشانێکە کراوە ئەو بزرگترانێکەوە کراوە چۆن بووە هۆکاری سەرکەوتنمان هۆکاری شکستمان ینی حەزمان کرد لەمانە ئەم کرد بە پرسیار وەڵام مەسەن لە پەیمانی سیڤەر لۆزان ئەسفەهان ئەمانە ئەمە کرد بە پرسیار ئەم گواستەوە بڵێ 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 ئەمانە مەسەن لە ڕووی جوغرافیەوە مەسن لە ڕووی ئاوەدانیەوە ئێمە بەرهەممان چییە توانامان چییە لە ڕووی ئابوووریەوە سەرچاوی داهاتمان چییە سەرچاوی ئابوووریمان چییە سەرچاوی کارمان چییە ئەم کرد بە پرسیار بۆ ئێمە تەلەبەکان بزانین داهاتی ئێمە چی لە وڵاتە ئایا لە ڕووی کوشتی کاڵین پیشەسازین هەموو ئێمە کرد بە پرسیار و وەڵام لەگەڵ ئەوەشە بەهرەی تەلەبەکان چه دەنگی خۆشە چێ مەسەلەن توانای شعری هەیە ئەمە هەمووی ئەم کرد بە پرسیار و وەڵام و تەمسیلیانەکرد و زۆربەی بەرنامەکان هەمە جۆرە بوو هەم تەمسیلیشانەکرد هەم شعریشانەوت هەم پرسیار و وەڵامەکانیشانەوت و زۆر جار ڕەخنەشمان لە بوارەکەی خۆمان نەگرت مەسەن بۆ نمونە تەلەبەکان جگەرە خواردن ئەنی دیاردەیەکی زۆر سەیر بوو ناو تەلەبەکانە ئەما کرد بە تەمسیل اینجا چۆن ئەمە ئەم جگەرە خواردنە ڕنگدانەوەی لەسەر ژیانی چی ئەبێ لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی و لە ڕووی تەندروستیەوە ئەما کرد بە تەمسیل بەسەن خۆپێکردن کە زەریشی زۆرە لە تەلەبە ئەمان کرد بە تەمسیل دەنگ خۆشەکان کامانن بەهرەکانمانە دۆزیەوە تواناکانی تەلەبە هەمووی ئەمە هاندانێک بوون بۆ ڕۆڵەکانمان بۆی ئەوانیش بتوانن توانەکانی خوان دەبخەن زۆر باش ماوەسا ئەمە ئەوە بڵێم هەرچەند ئەوەی خەڵکی شاری سێمانی بێ ئەزانەیە کە تۆ زیاتر شەق بەستویت کردووە لەسەر ئەوەی کە نەتەوایەتی ینی کاری نەتەوایەتی زیاتر بکەیتە ناو بەرنامەکەشەوە بە حکمی ئەوەی کە خۆت لە خێزانێکی کورد بەربەر بوون هەر لە مناڵیەوە خۆتان بە کورد بەروەری هاتوون زیاتر ئاماژەت بەوە کردووە ئەوە ئەگەڕێنیتەوە بۆچی بۆی کە خۆتانر خێزانێکن لە سلێمانیان ناسراون خێزانێکی کورد پەروەرن ناوبانکتان هەیە زیاتر حەزت کرد ئاماژە بەوە بکەیت زیاتر چونکە مەسەلەکە ئێمە لەو کاتانەیە ئەوە بوو کورد ئەو ڕاپەڕینەی کرد با بزان ئەو ڕاپەڕینە بۆچی کرا لە پێناوی چیا کرا ئایا سربەستی بەهای هەیە سربەخۆیی بەهای خۆی هەیە دوورزبوونی دەوڵەتێک دوورزبوونی سەربەخۆییەک دیاریکردنی سنوورەکان تا ڕادەیەک لە لای خەڵکی ئێمە لە لای قوتابیەکان تا ڕادەیەک ئەمە زۆر شاراوە نەبوو ینی بڵێن زۆر شاراوانی دیار نەبوو ئەمە من ئێمە پێوەکو مامۆستا پێویستمان بۆ بکەوە هەستی نەتەوایەتی ئەو ڕۆڵەکانمان بجۆڵێنین چونکە بەڕاستی پێویست بوو کە ئێمەی قەوارەی کورد لەم ناوچەیەدا کە زیاتر لە 25 تا 30 میلیۆنین دابش کراوی مەسەڵەن ئەم چوار پارچەیە خۆبی ئەمە مناڵەکانمان بزانن خۆبی ڕۆڵەکانمان بزانن
ئەوە زیاتر هاندەر بوو بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین لە ڕووی نەتەوایەتیوانە ئەو بەرنمەیە بکەم بە ئامرازێک لە ڕووی نەتەوایەتیوانە تەلەبەکانمان خوێندکارەکان پۆستۆ پەرداخکەین ڕۆشنبیریانکەن تێبگەن دۆستیان چیەیە دوشمنیان چیەیە لەبەرەوە زیاتر هەڵگری ئەو مەژهڵە بووم لە پرسیار و وەڵامەکانە و وەزیاتریش ئەو تەلەبانەمە دۆزە کە حەماسەتیشانە بێت کە لە خێزانێک بن ئەو تێگەشتیانە بێت. زۆر ڕاستە ماوەستا چەند ساڵە بەرنامە بەردەوام بوو؟ لە 92 تاوکو 96 بەردەوام بوو زیاتر لە ناوە بووە هەر بە ناوی نەوە ڕاپەڕین نەوەی ڕاپەڕین دوای ویسمان بیگۆڕین بیکەین بە دەواری تەلەڤیزیۆنی ئیتر زۆرفەکە هەلومەرجەکە ڕەخساو نەبوو ئیتر بەرنمەکە وەستا و وازمان لە بەرنمەکەیەنە. باش مامۆستا حەزەکەم سێرێکی ئەم بەشێک لە پرۆگرامەکەی تۆ بکەم بۆ وەبیرخستنەوەی بینەرانیش بۆی بزانن کە لەو سەردەمایە چۆن بووە چی بوو دوایەوە پرسیاری تر لێ ئەەکەم. باش. پیرۆز بێجەژن لێتان هەموو خەڵکی کوردستان ئەی پێشمەرگە و برایان سەر کردەکانی کوردان ئەی ئەوانەی هەندەران بیرتان نەچێ منداڵان زۆر بوو لەم جەژنی ساڵە بێبەرگی ئاڵواڵە چاوەڕوانی هەڵمەچین دیاری ئێوەی ئەو شتانێککە ئامادەتان کردووە کە پیشانی بینەرانی بین حەزەکەین بۆمان دیاریکەن. هەریتان بێکەوە زۆر چاکە دروستمان کرد ویسمان بڵم شکۆڵێکی جوان دەرخەن بۆ هەر تەلەڤیزیۆنی یا هەر کەسێک بیرکەن. بۆ بەرنامەی وەرزش زۆر چاک دەستخۆش شتێکێکە زۆر لێکۆکەکە ئەمە شەر بە مشتەرەک بەریتان ئەمەی تۆشە کۆمەڵایەتێکە عادیل ئەڵێ دڵداری گەنجان وەک پڕیشتی گاگری ئاسن زوو دەکوژێتەوە بەڵام دڵداری پیران وەکو ئەستێرەی گەشە و کوژانەوەی نییە. تۆ ڕێژە بەرامبەر بەمە بۆ ئەمە دێڕە شعری پسکۆلە هەیە ئێڵێم جوابەکەیت ئەڵێ پێم دەڵێن پیری چیتە بەسەر جوانەوە وتم لاچۆ نەمام نەیبەستی بەداری پیرەوە ئەشکێ نەمام. لەناو ڕەشماڵی خێڵان لە نایەوچەی هێڵی گۆران کیژە کوردێ چاو باڵک بێ بۆ لای دڵدار بوو جێژوان مەچرپەودان پێکانین و بەلەنجا بۆ ڕانە دێرا و مەردوشین دڵ پڕ لە هیوا و ئەوین چەند جوانە ئەو ڕەوەستانە دڵە خوورپەی مەستانایە چەند جوانە ئەو ڕەوەستانە دڵە خوورپەی مەستانە. ناوی خواردنێک و حیوانێک و شارێک و وڵاتێک و پیاوێک و ژنێک بڵێ کە بە پیتی کاف دەستی پێکردێ. خواردن کفتە سەوزە کەوەر پیا و کەریم ژن کەژاڵ شار کەرکووک چی تێت پیا و کەریم کفتە. سپاس مامەسا.
ئەو کاتتان باش شێ خۆی بۆ ئامادە کردووە کەس نییەوە باشە ڕخیمی پرسیارەکان ڕقم 12 چی دەکەیت چی دەکەی یەکێک لە کاتێکا یەکێ لە ماڵەکەدا خوا نەخواستە بسووتێ یەکەم شت پێش هەموو شتێک جلەکانی لەبەرداکەنی دووهەم شت بە شاشێکی معاقەمدایە پۆشی سێهەم شت بڵقی هەوایەکان بە هیچ شێوێ ناتەقێنی هیچ کەسمان ماوە هەرمەنە شتێک پێویستە بەکارێنی هەموو جۆرە مەلهەمێکی تەداویکردن لەو کاتا پێویستە بەکار نەهێنرێ کاتی کوتو بڕێ وەڵامی پرسیارەکەی تاوا زۆر سپاس دەکەم ژمارەدا چۆن خۆمان لە شیسی ئاوی ئەپارێزین یەکەم شت بۆ پاراستن لە کیسی ئاوی پێویستە سەوزە و میوە بەباشی بشۆرێتەوانەیە دوایەوەش نەکڕینی و گۆشتانی کە لەژێر لیژنەی سەحی یاسەر نابڕێن پاک و خاوێنی و شوێنانش کە ئاژەڵی یاسەرە بڕێت زۆر تاوا فەرم وەڵامی پرسیارەکە تاوا سپاس دەکەم لە کاتی ژەهراوی بوونی منداڵ بە ماوەتی شیمیایی وەکو نەوت و یان بەنزین بەهۆی خواردنەوەوانە پێویستە برشێنرێتەوە یان نە نابێ برشێنێتەوە لەبەرەوەی لەوانەیە بچێتەوە ناو سیەکان ئەسووتێنێتەوە وەڵامی پرسیارەکەی تاوا سپاس دەکەم مافەرم بەڕێزان بەم شێوە کۆتایی بە بەرنامەی ئەمجارەمان هات بەرنامەی ژمارە 37 کە لەگەڵ قوتابخانەی ئامادەیی نەخۆشەوانی سلێمانی کچان بوو تا بەرنامەیەکە هەر شاد دوست دەکەوتوو بن. مامۆستاگیان سێری ئەوەمان کرد چۆن بوو گەڕایتەوە بۆ ئەو سەردەما یادگارێکی جوان بۆی بەڕاستی ینی ئەو کاتە گەنجیت ڕابردوو وەکو پیاز وایە یعنی تاوردێکی زیاتر خەفەتە خۆی ئەو ڕابردوو و گەنجە بەڵام بووە ئێمە ینی من جێ فەخرا بۆم بەڵام ڕاستە ئێستا ئەو لە تەمەنی شکەیان بەڵام ئەوەم پێخۆشە کە لەو تەمەنەیە توانیمەوە پێشکەشکەم ینی خزمەتێ بکەم ئەمە بۆ من ینی دەستکەوتە بەرێمێکی چاکە جا ئەمە ئامادەی تەمریزی کشان بوون ئامادەی تەمریز ینی خۆی پرسیارەکان چۆن ئەدرێتە بەسەر 50 پرسیارمانەیە بۆ گروپە بەڵێ ئەو پێم خۆشە ئەو باسێکی ئەوم بۆکە بزانم ئامادەکردنی تەوەر لەسەر چ بابەتێک بوو ینی لەسەر چ بنەمایەک بووە بۆ نمونە ئامادەکردنی میوان ئامادەکردنی میوان لەم سەردەمەیە زۆر قورسە بۆ ئەو سەردەمە چۆن بووە بۆم باسکەی بزانم تەوەرتان چۆن ئامادە کێ یارمەتی دەرت بوو یارمەتی دەر ڕاستی بەڵ هەر خۆم بوو یعنی ئەو کاتێکە میست بەرنامەکە تەزیلکەم پێشەچیە چوون بۆ ئەو قوتابخانەیە لەگەڵ بەڕێوەبەرەکە قسەمە کرد هەدەفی بەرنامەکە ئامانجی بەرنامەکەم تێگەیان ینی ئامانجیان بەرنمەیە چییە و ئەمانەیە توانیان تەلەبان ئەمانەیە شێوازیشی پەروەردەیی تەندروستی ڕۆشنبیری بۆ ئەمانە تەقدیم بکەین کۆمەڵە تەلەبە ئێوە خۆتان لەگەڵ کۆمەڵە مامۆستا تەنسیقمە کرد مامۆسای مەکتەبەکە خۆیان ئەگەر هاریکاریان کردمایە لەگەڵ ئەوانە بەسەر 50 پرسیارمانە کاکە ئەم پرسیارانە لە بابەتی تەخەسوسی خۆتان تایبەتمەندی خۆتان ئەمانە تەمریز بوون پرسیارەکان لەسەر ئینی خۆیان بوو پرسیارەکان خۆیان مامۆستاکان دوورچانە کرد و ئەمانەیە ئەمە پرسیارەکان نەک بڕۆی تۆ بڵە فلان کەس ڕقمنەوە بە تۆی و تۆ پرسیارەکانی تو خۆت و شانسی خۆت کام پرسیارە بەرەکەوێ بەڕاستی خۆت ئامادە دەکرد پرسیارەکانی تر مامۆستاکان ئەیان نامێ خۆشم لێم ئەزانی پرسیارەکان ئامادە خۆشم لەو ئامادەی تەمریز لێ کوردیم پێوتن خۆم سپۆری کۆمەڵایەتی بووم بەس لێ کوردیشم بەوانەوت پرسیارەکانی تەنسیقمانەکە لەگەڵ مامۆستا و شوێنەکە ئێتە پاسم بۆ گرتن و سامە هینا سەرچنارە ئەوە سەیرانگای نەورۆز بوو برد من بۆ ئەوێەوە پاسم بۆ گرتم خۆشان تەلەبەکە پاریان کۆ کردوانەیە پاسمان بۆ گرت ئەمان تازە بوو خەڵک حەزی لێ بوو ئێتر لەو بارەی خوان ئیتر تەلەبە بوو گۆرانیەوە تەلەوە نکتەیەکردن پەنجی پێش بوارەکانمان فراوان کرده بوو هەر بۆیە دەرسەکە نەبێت چونچەکە هەر دەرسەکە بێ لەوانێ زۆر پێیان خۆش نەبێ لەبەرەوە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکە و لەگەڵ مامۆستاکانە و لەگەڵ تەلەبەکانە تەنسیقمانەکە و پرۆڤەیەکم پێ کردووە بردم بووە ئێتر خۆم پرسیارەکانم دانا خۆمم نووسیەوە ئەو کاتەش ئەمە شاهۆ
مصوری بەرنامەکەم بوو هەم تەلەمبەم بوو لە ناوەندی کاوە هەم مصوریش بوو شاوە تایب بڵێ ئێستا لە کەناڵ 24 و سڵاو ڕێزم هەیە بۆی لەگەڵ شاوە تەسویرمانە کرد ئەمان برد تەسویرەکە زۆری پێچ و ئیتر بێ کۆدانیشین لێمانە بڕ و چاکمانە کرد و بۆ کاتە زۆر باش بوو وەسەر کەوتوش لە ڕووی تەکنیکیەوە چۆن بوون مەسەن ئێستا ئەو مایکت پێ بۆ هەموو وایرەوە بێت و ئەم وایرانە ڕاکێشی بە دوای خۆتە مێز بە مێز ئەگەڕایت زۆر هیلاگوون بوو وەسایلی تەکنۆلۆژیای ئەو کاتی ئەمی بەرنمەکان زۆر لاواز بوو بەڵام ئێمە شانمان نابووە بەری ژۆمان پێ نایە تجاری وایە پاتری کامێرەکەی نەبوو دووبارە ئەجا ئەو کاتە گەورەترین مشکلەکە هەمان بوو کارەبا بوو یعنی جاری وای شەی 2 ساعت کارەبا بوو جاری وا بستێ شەو کارەبا نهاتەوە زۆری جار بەرنمەکانیان نابینی تەنسیقم لەگەڵ تەلەڤیزۆن کردبوو کە ئەو بەرنامەیە لێ بدرێتەوە یعنی لە هەفتەیەکە ئێمە 3 بەرنامەمان تەقدیم کرد هەموو بەرنمەیەک 2-3 جار لێی بنەوە بۆی کەوام خەڵکە ببینن مشکلی کارەبامانە بوو مشکلی یەک کامێرا بوو لەو تەلەڤیزۆنەیە ئیتر ڕۆژە بەرێکێکەکە و بەرنامەکەمان پێشکەشە کرد و تا ڕادەیەک بۆ ئەو زۆرفە ئەتوانم بەڵام سەرکەوتوو بوو زۆر زۆر سەرکەوتوو بوو ینی بۆ هەم بۆ تەلوین هەل بۆ تەلەڤەکان کە ئامادا بوون هەم بۆ قوبوڵکردنی بەرنامەکە ینی خەڵکیی زۆر پێشوازی لێکردین و زیاتر کە ئەوگوڵ ڕۆشنبیری تەرفیە ئەهاتن ئەنی شتەکە دوور بوو لە بابەتی سیاست و دوور بوو لە ینی ڕەخنە و نازان چی و ئەم بابەتانی تیانە بوو تەرفی ڕۆشنبیری بوو زۆر باشە مامۆستا هەمیشە باس ئەوە کرێ خۆمان لە وەسەتەکەیان بە حکمی تۆش ئێستا هەر خەریکی کاری ڕاگەیاندنی لە ئێستاشە بۆ نمونە پێشلکاری لە کاری ڕۆژنامە نووسیا لەو سەردەمایە چۆن بوو بۆ ئێوە یعنی لەو سەردەمەی ئێوە شەهر ئەو شتانە هەبوو لەوەی کە لە ئێستا هەبێ یاخود بەرچاوڕوونیەکە ئێستا باشتر کاری ڕاگەاندن زیاتر چۆتە نێو خەڵکەوە وەڵای خۆی بەڕاستی ئەو سێڕا هەر بەردەوامە یان ڕۆژنامە نووس پێشکەشکاری بەرنامە بە تایبەتی لەو کاتانە و ساڵەکانی نەوە کێشەمان زۆر بوو ئەنی زۆر جارە چوومە هەندێک مەکتەبەوە نەیانە کرد قوبوڵیان ناکرد بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەو کاتە شاهۆ ئەمین کە ئێستا پێشکەشکەری ئەنێ بڵین ئەخبارە لە کەناڵی ڕوودا و یارمەتی دەرم بوو زۆرجار ئەوە سڵاو ڕێزمەوەی بۆ شاهۆ ئەمین کە لە کێشەمانە بوو ئەو تەلەبەکانی بۆ ئامادا کردم مەجموعە تەلەبە لە ڕێگەی چێتی قوتابیانوانە یارمەتی هەموو تەلەبەکانی بۆ ئامادا کردم و پرۆڤەمان پێکردن و بەرنامەکانمان پێشەشەکەی زۆر جار لە هەندێکە چوونە مەکتەب نەیانهێشت بەڵام دوایی بە ناوی مەکتەبەوە پێشەشمان نەکردوێت چەندە گلەی و گازندا دروست بوو بەڵام ژێمان پێ نایە و بەرنامەکە ڕۆیشت زۆر باشە لە ئێستادا عەفو بەڵێ عەفو ئێستا مەسەن بۆ ئەو هونەرمەندانە من چوومە ماڵی هونەرمەندەکانیش ئەو کاتە مەسەن بلی سەعەکە ڕەبوو وحی خولەسنەیی هەبوو ڕەحیمە بوو کە ئەمانە ئەو کاتە لە ناو شارە و خەڵک خۆشەویستن من تەلەبەی دویم تەوەستە بووم ئەو وەختە کاسێتە بوو شتەکەمان قسە ناو ئەو تەجیلۆ جۆمان لەو هونەرمەنداناگری چەلانە بلەی سەعەکەڕ بوو بلەی سەعەکەڕ من لە دویم تەوەستە بووم گوێم لەگەڵ لاسایی ئەفلام کارتۆنیە کردەوە گۆرانی فارسیە وت گۆرانی عەرەبیە وت هەموو تۆ بڵی ڕۆژێک بێ ئەم پیاوە بدۆزمەوانێ من مەقابلەیەشی بکەم ئەنی شتێک لەسەر تەلەڤیزۆن دەرکەوێت ماڵمان لە ئیسکان بوو ساڵەکانی وازام 1975 بوو شەڕ دەستی پێکردبووەوە شەڕێکی قورس لە بینی حکومەت و پێشمەرگا ماڵمان لە ئیسکان بوو تەقەب و فەرتەنە بوو هاتووە سەر حکومەت ئەو کاتە ڕەبیعی دروست کرد و دەوری شارەکان کە هاتمە دەروانێت دراوسەیەکمان تەقەب و لە ئیسکان شەو کە هاتمە دەروانێت دراوسەیەکمان وتیان وەڵی ئەوە بلەی سەعەکەڕە کە چون سێکم بلەی سەعەکەڕم بینی بەڕەشاشێکەوە تەقەیە کرد لە حامی سلەیمانی لە ئیسکانەوە تەقەی لێ کرد وتم ئەمە بلەی سەعەکەڕە خواخوام و بیبینم یعنی کە بینیم ئەو ڕەشاشە و هەموو فیشەکەی لە خۆست و زۆر دڵم پێکرایەوە زۆر تۆ بڵی ڕۆژێک ئەمە ببینین کە ڕاپەڕینەکە دەستی بێکرد یەکەم بیرکردنەوەی من دۆچینەوەی بلەی سەعەکەڕ بوو کە چون دۆزیمەوە ماڵەکان لە سابوونکەران بوو لە خانوویشی داڕوخاوە بوو بەڕاستی باری پێ بوو توانایی هەبوو یعنی شتی زۆر خۆشی پێ بوو مقابلەکەم کرد بەڕاستی ئەو کاتش کاک مەحیدین خوالی خۆش بوو بەرپرسیار بوو لە لەقی چوار کە ئەوم پێشکەش کرد نادی بە شوێنە زۆر هاوکاری کرد زۆر یارمەتیە ئیتر دوایی خوالی خۆش بوو حی خولەسنووییم دۆزیەوە ئەو ڕەحیمەم دۆزیەوە کۆمەڵی هونەرمەندی چاچی خۆشەویستی شارەکە بوون هەموو ئەو ئاواتەم هاتەتی
یعنی کە ئەو بەرنمەیە کە دامنا زیاتر بۆ ئەو هونەرمەندانەوە بیان قمەسەر شاشەی تەلەڤیزیۆن زۆر کارێکی باشە کردو ئێستا وەکو مێژوویەک ئەوە مێژوویەک ئێساوانە ماوەتەوە لە یوتوب و ئەمانە ئەیان بینم لێ ئەدرێتەوانی چەنەهای تری وەکو تو حەزی کردبێ ئەو بەڕێزانە ببینێ و بیان ناس زۆر یانی کە لە تەلەڤیزیۆن دابەزی تەلەڤیزیۆنەکە بۆ تەلەڤیزیۆنەکانی ئەو بەرنامەیە لێ بدرێتەوە با بلەی سەعکەر لێ بدرێتەوە ئیتر دەنگخۆش بەتوانە هەم ڕەحیم هەم ئەحی خولەسنەیە کە ئەمانە مەشهور بوون گۆرانی چاچیانوت یعنی بەڕاستی جمهوریشی پیاکرد بۆ تەلەڤیزیۆنەکە زۆر ڕاستە مامۆستا ئەزانین کە ئاوسەرگیریت کردووە مناڵەکانت سواز و خەو مناڵت هەیە بەڵێ دوو کوڕ و کچێکم هەیە کوڕەکەم ئێستا دکتۆری دانا لێرە لە سلێمانی کچەکەم ئەمساڵ تەخڕۆژەکە لە کولەی تۆپ ئەویشیان کوڕەکەیکەشم لە پۆلی یەک دەچۆ بۆ دوو ئەویشە لە کولەی تۆپە زۆر باش ئەرسیشان یانی شکۆن لەخوا بەزابێ بۆ ئاواتەم توان قسمەتێکی و میلەتە بکەن زۆر باشە دەستیان خۆش بە مامۆستا چۆن بووی کام مناڵەکانت ئەو ڕێچکەی تۆیان هەڵ نەبژاردووە وڵی ئەمان زیاتر بە خوێندنەوە خۆیان سەرخاڵ کرد ینی منیش ئەو سەربەستێمانیە و حڕێتە ماونێت و خۆتان چیەکەن بیکەن ینی دائیمەن یەکێک لە بەخێوکردن ینی پەروەردەیی ناوماڵە ئەوەیە سەربەستێک بی بە مناڵەکان حەزەکانیان ئارەزوەکانی خۆیان بەسەر بەخۆی وەرەگرێت ئەوان ئەو بواریان وەگرتووە ئەویشەر جێ ڕەزامەندیە زۆر باشە مامۆستا زۆربەی میدیاکارەکان ئێستا لە ڕێگەی سوسیال میدیاوە لە ڕێی فەیسبووکەوە ئینستاگرامەوە پەیامەکانی خۆیان ئەگەیەنە مشت فەیسبووکەکەی تۆم بینی کە لە ڕێگەی فەیسبووکەوە زیاتر ئەو پەیامە کۆنانت ئەو بەرنامە کۆنانت پەخش ئەەکەیتەوە دائێنیت ئەمە چۆن بوو بڕیاری ئەوەدا کە ئەو پرۆگرامانە بکەیتەوە سوسیال میدیا و جارێکی تر بیخەیتە بەردیدەی بینەران چۆنی لەگەڵ بەکارهێنانی سوسیال میدیا پێت باشە لە ئێستا خۆی بەڕاستی ڕاگەیاندن هەم مێژووە سەرمایەشی گەورەیە ئەبی ئەوانە مێنێتەوە سەرمایە و میلەتەیە بەرەمی ئەو میلەتەیە ئەبی ئەوانە بێنێتەوە دایمەن کە ئەو کاتانی بەرنامەکەم تەجیلە کرد دائیمەن بیرم لەو کردەوە کە ئەبێ ئەمە هەڵگیرێت ئەمە هەمووی ئەم شتیتانی هەڵگرێت هەموو قسە سەر کاسێت ئێستا ئەمانەکە بەرنامەی لێت هەموو ئەمانە گەورن هەموو پێگەیشتن لە پلە و پایە و پۆستان بۆ نمونە ئێستا من مقابلەی دکتۆر میرانم کردووە کە ئێستا لە پۆستێکی گەورەیە مقابلی دکتۆر بریارم کردووە کە ئێستا دکتۆرە لە دکتۆری پێسە لە نوۆرچێخا یعنی زۆر دکتۆر ڕێکەوت کە ئێستا بوو بە وەزیر هەموو ئەمانە لەو کاتانەیە کەوا مقابلم کردن ئێستا هەمانوو لە پلۆپۆچن ئێستا کە خۆی بینێتەوە یعنی شتێکی خۆشە بەرە یا دیاریشی جوانە مێژوویەکە یعنی ئێمە وەکو ڕاگەیاندن ئەبێ دایمەن بیلۆ بکەینەوەیە ئەمە سەرمایەشی ئەو میلەتەیە لەبەرەوە ینی ئەوە بۆ من زۆر چاک بوو زۆر باشە مامۆستا من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت حەز بکەی شتێ باسکەی پەیامی کۆتایی چییە؟ پەیامی کۆتایی من جارێکی پیرۆزبایی لێەوەکەم هیوادارم ینی بەردەوام بن لە پێشکەشکردنی بەرنمەکانتان بەرنامەی هەمە چەشنا هەمە جۆر بچنە هەموو ماڵێک بچنە هەموو جادەیەک بچنە لای هەموو هونەرمەندێک هەموو ڕۆشنبیرێک هەموو نووسەرێک هەموو مامۆسایەک چی پێ بابیڵێت ینی ڕاگەیاندن گرنگە ئەوە بۆ ئەو میلەتە بۆ واقعی ئەو میلەتە سەردانیان بکەن لیان برچنەوانە ینی ئەمە جمهورێک بۆ تەلەڤیزیۆنەکەتان پیاکە بەو هێوایەم ئێوە لەسەر ئەو ڕەوتە بەردەوام بن وە من خۆم ئێستا ئەگەر داوام لێ بکەن لە هەر کەناڵێک لە کەناڵەکان ئەگەر بۆ پەروەردە بێ بۆ ڕۆشنبیری بێ بۆ کۆمەڵایەتی بێ بە قسمەتی ئەو خەڵکە بێ من ئامادەم پێشکەشیکە زۆر باشە سەرکەوتوو بیت مامۆسا دووبارە زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ میوانی ئێمە بووی ماندوومان کردی ژێی فەخر و شانازیە کە ئەمڕۆ من میوانداری ئێوەم و منتان بەسەر کردەوە جارێککە هێوای سەرکەوتن بۆ ئەوێ و بە شادی و خۆشی بژین زۆر زۆر سپاس دووبارە یادی دامەزراندنی کەناڵی سلێمانی لە هەموو بینەرە ئازیزەکانمان پیرۆزەکەین لە کارمەندە ماندوو نەناسەکان تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ.